یەکەم دیمەنی فەرمی وەرزی دووەمی زنجیرەی سکوید گەیم بڵاو کرایەوە، فەرموون بینەر بن. 게임 준비가 완료됐습니다. بڕیارە ئەم وەرزە نوێیە لە 26 دوانزە لە تۆڕی نێتفلیکس بەردەست بێ، وە لە یوتیوب سەبسکرایب بکەن چونکە شیکنەوە بۆ ئەم تیزەرە ئەگەین. جیاواز لەوە هەواڵم لەسەر ئەڤەتار و وەن پیسە لایڤ ئاکشنەکە لە ئینستاگرام داناوە.